بسم الله بنای خوا من عبدالقادر خالد مولود بەرپرسی قوتابیان و لاوانی ناوچەی بۆتان ئەو خولەمان کردەوە لە مانجی ڕەمەزان کە پێگات بوو لە 28 ئەمڕۆ هەستان بە کۆتایهێنانی ئەم خولە لە ژێر چاودێری بەرپرسی لیژنەی ناوچەی بۆتان کە هەوڵماندا ڕاستی گەنجان دوورخەینەوە لە بیر و فکری شەڕی نێوان ئەو دوو وڵاتە ئیسرائیل و ئیران هەروەها دوورخەینەوە لە کافتریا و شوێنی خراپ هەوڵماندا ڕاست گەنجان لە وەرزش لە هونەری لە زۆربەی ئەو کارانێک کە گەنجان حەزیان پێ لیان نزیکەینەوە دەستخۆشی لە لایەنی ئەمنی دەکەینکەوە هاوکارمان بوون لە بەسەرخستنی ئەم خولەیە بۆ یاریەکەش باش خۆمان ئامادە کردووە بردنەوە دۆڕانیشی تێدایە ئەلحەمدولیلا دەورێکی سەرکەوتوو بوو بە هەموو لایەک هاوکار بن هەر هەمویان و بۆ نسبەت یاریەکەش 4 یاریمان کردیا ئەوە ئێستاەوە 5ەم یاریە ئاخریە با بڵێن بەنسبەتی بیخۆمان بەڵێ بەڵام هەندێک کەم کوڕیمان بەڕاستی تازە باسی کەم کوڕەکانمان کردی وادارم لە شۆتی دووەم ئەنجامەکەی بە یەکجارێک لایکەینەوە نەستە پەناتی ئینشەڵڵا چکە بەڕاستی بە هەموو پێوەرێک ئێمە باشترین ئینشەڵڵا شۆتی دووەم دەست پێ دەکەم شەر بە حەول و قەوەتەی خوای بۆ لە تۆمار دەکەن ئینشەڵڵا لا یاریزانەکانی خۆت ڕاست بوون زۆر یەک هەلی گۆڵتان لەدەستدا والله حتى تقريبا تافيز قرابة عرضك بس تبكين قسمتي دوم قربوا ذاكنوا ان شاء الله بحاول ادبنوا ان شاء الله بحاول قوتي اخوي ئەم سەرەتا سپاسی چێتی قوتابیان لەوانی بۆتان دەکەم بەڕاست دەستیان خۆش بۆ کردنی ئەو خولانە کە دەورەشی گرنگی هەیە بۆ گەنجەکانی کەلەک و دەوروبەر و ئەم ناوچەیە سەبارەت بە تیپی خۆماهماکو و لەسەرتاوە بەشدارم بە تیپێکی گروتینوشی گەرم و هاتین بۆ دەوریەکە ئینشاءڵڵا ئەو خولەش هەر سەرکەوتوو دەبین و یاری کۆتایی یاری سەرکەوتوو دەکەین ینی بەرامبەریش بنەوە پیرۆزمایان بەڵێ بە خۆشحالیوە چکە سەرۆکی تیپی بەرامبەرمی ڕزگاری کاگوازیان برادرێکی زۆر خۆشەویستیمە هاوڕێی منداڵیمە چەند ساڵە لە ناو وەرزشی زۆر لە مێژە بەخوای زۆر لە مێژە بەڵێ چەند گرینگە وەرزشکردن وەسفی ناکری وەرزش شتێکی زۆر باشە بەڕاستی ئاستی ئەمە ناجێگیری بۆ شۆتێ بەڕاستی وادارم لە شۆتی دووەم باشتر بین بۆ گیمی دوم قەرەبوو دەکەن ئینشەڵڵا بەیوایە ئەنجام گۆڕانکاری بەسەر دێ بەتاکید هیچ گومانیدان نیە بەڕاستی زۆر گرنگە کە گەنجان دوورکەوتنەوە لە کافتریا و لە شوێنەکان تر بابرین خرببوونەوە لە دەوروبەری یاریگا و ناو یاریگادا دەستخۆشی دووبارە دەستخۆشی دەچێت قوتابیان لاوان دەکەم کە بۆکردنەوە خوڵانە ئینشاءڵڵا پرۆژێ زۆر جوانمان لە پێشە لە دوای ئەم خولە چەندین خولی تر چەندین پرۆژەی جوان بۆ گەنجان بۆ لاوان لە پێشمانە بۆکردنەوەی شتی جوان هەوڵ دەدەین ئینشاءڵڵا شتی جوان پێشکەش بە ناوچەکەم بکەم بە خەڵکەکەی خۆم بکەم ئینشاءڵڵا لێرە لە کەلک خولیای وەرزش زۆرە بەتاکید خولیای وەرزش تا ڕادەیەک بەرزە کە چەندین وەرزشوانی بەهێز لە ناحیەکەمان لە نادیەکانی کوردستان یاری دەکەن چەندین یاریزانمان هەیە لە نادیەکانی خولی نایابی کوردستان یاری دەکەن تەنانەت یاریزانێکمان هەیە لە خولی نایابی عێراق لە هەڵبژاردەی عێراقە بەڕاستی سەربەرزین بۆ یاریزانانە سپاس بۆ کەناڵەکەتان زۆر بەخێراتن دەستان خۆش بیت ما پێنج یاریمە بتە گەشتنی یاری کۆتایی ئەمڕۆ دەبنەوە والله ئینشاءڵڵا تۆپی پێەیە بەس تابان بە گروتینێکی زۆر گەرم و هاتینە ئامادەکردنەوە بۆ یاری کۆتایی ئینشاءڵڵا سەرکەوتوش دەبین